سلێمانی ئێمە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانین پێکاتوین لە حەڤە ڕێکخراو و کەسایەتی کە لێرەدا کۆبوونێتەوە یاداژنامەیەکمان نووسیوە یاداژنامەکە کە پێک هاتووە یاداژنامەکە بۆ پەرلەمانی کوردستان وەزارەتی ناوخۆ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەنجومەنی خانمان بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی بە ناونیشانی کڕین و فرۆشتنی ژنان و شکاندنی شکوان ڕاگرن. وەک لای هەمووان ئاشکرایە کۆمەڵگەکەمان لە باشوور لەژێر هەڕەشەیەکی گەورەدایە نەک هەر لە بواری سیاسی و ئابووری بەڵکو لە بواری کۆمەڵایەتیشدا بە تایبەت لە پرسی ژناندا. پێویست بوو ژنان لەم قۆناغەدا لە پێشکەوتندا بن بەڵام عەقڵی دەسەڵاتدارەتی و دەسەڵاتخوازی ژنکوژی بوار نادەن هەمیشە هەوڵی جدی دەدەن بۆ ئەوەی لە کەسایەتی ژناندا تەواوی کۆمەلگە وێران بکەن و هەڵی بوەشێنن. لە ڕێگەی دراما و بەرنامەی نەشیاوە کە دوورە لە کولتور و دابوونەریتی ڕەوشی کوردەواریەوە ژنان دەکەنە بووکەڵەیە لەژێر ناوی مۆدیل و شاجوان و هونەر. لە هەمووی خراپتر دیارەی لەشفرۆشی و لەشکڕین و هاوڕەگەزبازی کە بە جۆرێک مەترسیەکەی لە حاڵەتدا نەماوە بۆتە دیاردا نەک تەنها لەیانە شەوانەکاندا لە نێوان شارەکاندا لە نێوبەند لەش فرۆشەکاندا و لە مەساجەکاندا بەڵکو لە دەرەوەی یانەکان و هەندێک لە کافتریا و ترافیکەکانیش بوونەتە جێگەی کاری لەشکڕین و فرۆشتنی جەستەی ژنان و کچان بەکار دەهێنێن بۆ ئەو مەبەستە. لەوێشدا ژنان قوربانی سەرەکین ئەمەش تەنها ژنانی کورد نییە بەڵکو لە خوارو و ناوەڕاستی عێراق و وڵاتانی دراوسێ و وڵاتانی ئاسیاوە لەژێر ناوی کارکردن ئەیانهێنن بۆ ئەو کارە بەکاریان دەهێنن. بێگومان ئەمەش ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی جۆرەها نەخۆشی ڤایرۆس و لە ڕووی دەرونی و کۆمەڵاتیشەوە کاریگەری نەرێنی دەبێت و بەهاو نرخی کۆمەلگە ناهێڵێ. بۆیە ئێمە وەک تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان کە پێکاتوین لە چەندین ڕێکخراو و کەسایەتی داوا دەکەین هەموو ئەو کافتریاویانە شەوانە و لەشفرۆشی تیادا دەکرێت دابخرێن سنوورێک دابنێت بۆ ئەو تیڤی و کەناڵانەی کە درامای بیانی پەخش دەکەن هەر لایەن و ڕێکخراوێک کە برەو بدات و کار دەکات بۆ هاوڕەگەزبازی لێپێچینەوەیان لەگەڵدا بکرێت و ڕێکخراوەکەیان پێدا بخرێت. ئەگەر بەدەمەوە نەهاتنی یاداش و داواکاریەکانمان ڕێگەی تر دەگرینە بەر لەگەڵ ڕێزماندا. تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی 6/6/2020. ئێمە وەکو پۆلیس پێش ئەم یاداشتێن بە ڕێزانشکارمان لەسەر و شوێنانە کردو بەڵام بەتایبەت ئەمە کاری پۆلیس نییە چونکە ئێمە چەند بەڕێوەبەرایەتی ترمانەیە چەند شوێنێکی ترمانەیە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزارمان هەیە کاروباری کۆمەڵایەتیمانەیە بێمانە بە دواچوون بکەن. بەردەوام هێزەکانی پۆلیسی سلێمانی ئاسایشی سلێمانی لیژنەکانی قایمقامە سەردانی و شوێناناکەن. ئێمە ناڵێن نییە ئەوانەی کە پەیوەستە بە ئێمەوە پێشتریشمان لەسەر کردو و بەردەوامیش کاری لەسەرەکەین و زۆر بە خێرات نیشانەکەین. ئێمە دیاردەی لەشفرۆشی چەند باندێکمان دەزیر کردووە ساڵی پار ئەم ساڵ کەسمان نەگرتووە. دیارە ئەگەر هەش بێ بەنهێنیە ئەوە توان لەم ڕێکخراوە خۆیان بپرسن بەڵام ئێمە کاریان لەسەرەکەین لە هەج گەڕەچێک لە هەر شوێنێک هاوڵاتیان ئێمان ئاگادار کردوێتەوە یا لە ڕێی قایمقامەتەوە مەزبەتەیەکیان کردوێتەوە لەسەر ماڵێک کە نەکاری لەشفرۆشی هەندێک کاری تریشی تیاکرابێ وەکو تەزویر و هێنانی خەڵکی بیانی و ئەم کارانە ئێمە ئیشمان لەسەر کردو و بڕیاری دادوەرمان وەرگرتو و دەستگیرمان کردوون.